بینەران و گوێگرانی ئازیز لە کوێیەکان سڵاوی گەرمیێمەتان پێشکەش من بارام جانوەتەن جارێکی دیکە لە بەرنامەی ڕامانەوە لە خزمەت ئێوەی خۆشەویستدام لەگەڵ هاوڕێ فەریدون ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ ئەوەی ئاوەڕێک لە مانگرتنی گشتی لە کوردستان کە لە ڕۆژی بەفرامبارەوە دەستی پێکرد بدەینەوە. هەروەک دەزانن ئەم مانگرتنە بە بانگەوازی حەوت حیزبی کوردستانی دەستی پێکرد و تەواوی ناوچە کوردنشینەکان و تەنانەت زۆرێک یان هەندێک ناوچەی دەرەوەی کوردستانیشی گرتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەو باسە و ڕاپەڕینی بەفرامبار ئەم بەرنمەیە پێشکەش بە ئێوە دەکەین و سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بن. هەمیشە بەم جۆرە دەست پێ دەکەین بە بەنامەکەمان و دەچمە لای هاوڕێ فەریدون بۆ جوابدانەوەی بەشێ لە پرسیارانەی کە هەمانە لەم بارەوە. هاوڕێ فەریدون جارێکی تر سپاس بۆ بەشداربوون لە بەرنامەی ڕابان. سپاس بۆ خۆت بۆ هاوکارانت و بۆ خەڵکی تێکۆشەر. زۆر سپاس بۆ بەشداربوون. هاوڕێ فەریدون پێشەوەی بچمە سەر پرسیار سەرەکیەکانی بەرنامەکە ڕاپەڕینی نان کار ئازادی یان ڕاپەڕینی بەفرامبەر 1404 هەتاوی لە چ بارودۆخێکی ئابووری و سیاسی وڵاتانی ناوچەکە یان وڵاتانی وەکو ئەمریکا کە ئەگەری دەستێوەردانیان لە ئێراندا باسی لێ دەکرا چۆتە پێشەوە. ئەم ڕووداوە لە دیدی ئێوە چۆنە؟ لەو چ وەختێکا سەری هەڵداوە؟ ئەم ڕووداوە شەرایەتی قوڵبوونەوەی بوحرانی قوڵی سەرمایەداریە ڕوویداوە. ئەو بوحرانە لە ئەمریکا و لە ئوروپا ئەو نەدیار نییە کە لە ئێرانە دیارە هەیە. هێشتا ئەوان ئابوووریەکان بە قووەتە، بەڵام لەوێش حەقدەست قودرەتی خەرید ئەوانە کرێکار هاتووە خوارە و کرێکار فەقیر نییە لەوێ، بەڵام بە نسبەتی جارانی نزمە بووگە سەحی ژیانی ناڕەزایەتی یەکجار فرە بووگە سەحی تەوەخۆی ئەوان زۆر بەردا ئیسا ناڕەزایەتی زۆر دیای کردووە. ناڕەزایەتی کە بە ئەوەیە کە جاران سەرمایە هەم بە ڕەونەق خۆی هەم بە غارەتی دەستکەوتەکانی کرێکارانی مەنتەقەی ئێمەمانان و هەم مەعادن و کانزاکانمان وانیان ڕازی ڕاگرت ئیسەوە نەماوە. ناڕەزایەتێکی گەورە لێنا هەیە، هەر بۆیە خەریکە دیکتاتوری لەوێ، دموکراسی نەوعی بورژوایی لەوێ خەریکە زەعیفەوێ، دیکتاتۆری قەویەوێتەوە. بەنابەرین لە شەرایەتێکی ئاوا ئێران ئیقتصادەکەی و ئابووریەکەی ومانە وێران بوو، ئیسە وێرانترە. یانێ فەرقەکەیان لەوە ئەوان هێشتا لەسەر پای خۆیانن، هێشتا ئابووریەکان تەولید دەکات، بەرهەمی هەیە، فقەت بەرهەمی تەولیدی ڕەزایەت ناتوانێت بکایتر. لە شەرایەتێکی ئاوا بەڵام بەداخەوە هێشتا ئەمریکا قودرەتی دەخاڵەتی هەیە، دەستێوەردانی هەیە لە وڵاتانی جۆر بە جۆرە. ئەمما بۆ ئێران مەسەڵەن لە ئەمریکای لاتین ئەگەری ئەلعان سیاسەتی عمومیەوەیە کە ئەمریکای لاتین بێرێتەوە ژێر دەسەڵات خۆی وەک کۆن. بۆ ئەوە پێما بێ چوارەمین سەرۆکی ئەمریکا ناوەکەیم باش بیر نییە، مۆنرۆ بڵێ ئەو بڕیاری دەرکرده بوو کە ئەوە حیات خەڵوەتمانە بڵێ کە وڵاتانی مەسەلەن ئەوروپای یا ئاسیایی و ئەمانە بە هیچ نەوعێکیش بۆیان نییە. هەر پێما بێ بەشێ لەوەی کە ئەگەر هەڕاستی پرسیارەکانمان نەگۆڕێومانە بەشێک لەوەی کە ترەمپ بە مافی خۆی زانی و هێرشی کردە سەر ڤەنزوێلا یەکێ بوو لەوە کە پێی وایە ئەبێ تەواوی ئەو کانزایانە یان تەواوی خاکی ئەمریکای باکوور و باشوور لە ژێردەستی خودی ئەمریکا بێ بەپێی ئەو یاسایە کە پێمان بێن نازەم 200 ساڵێکە بێ کە بەڕێوە چێ. من ئیشارەم بینە کرد کە بێژم ئێرە وێنەزوێلانی ئێران. بەڵێ بێگومە هەیسەیتە کە تازە چووگەن وەکو چەتە ڕێی جمهورەکەیان زیگا کە ئەوەسەن ممکنە وەک شوەرگەلێکی 20 ملیۆن جەمعیەتیەوە بزانم یا 19 یا 20 وانە من ئاماری کەمێک کۆن مەست
جەمعیەتەکەی کەمە و ئێران بەڵا ئێران نییە ئێران سوەرێکی نزیک ملیۆن جەمعیەت و سنەتی و جایگای و ئەواننی مەخصوص گەرەکمەوەی شارە بکەم ئێرە من لاوشتە نییە هەروە ڕەحەت گەرێکی بێ دەخاڵەتکە بەڵام یەک خەتەرەیە شەڕێکی مەوەقەت وەکەوت دە 12 ڕۆژە دەست پێ بکە ئەو وەختە بزوتنەوەکەمان نەتوانێت تووشی مشکڵە بێت ئەو وەختە بزوتنەوەکەمان ئیسە چوە دەیکێت خۆی چوە دەیکێتە بێ تۆ قودرەتە بێ کە ئەگەری ئەو چگەلاتە بەرەو بتوانێت هێشتا خۆت ڕابگری بزوتنەوەکە ئێمە دانین لەسەر بەشێک لە بازاڕی هەن بازار لایەست بەشێکی زۆر سەرمایه‌دار گەورن هەم لە خودی ئابووری سنەتیە دەستیان هەیە هەم لە ئابووری مدرنە زۆر دەوڵەمەند زۆر قەوین ئەوانە ئاوان لەگەڵ ڕژیم هەر لە کۆنەوە کولی بازار بەداخەوە لە ساڵ 57 تا پشتیبانی گەرموگوڕی کرد لە ئیسلامیەکان و تەبعاً خومەینی بەڵام ئیسا وانە ئەم لایە یا ناڕزایەتی دەبڕی وەمە حسابە لە واقع ئەوان دەستیان پێکرد ئەو بەشن کە ئەبێ مردم پوڵیان لێ بڕۆن خەریدکەنە مولاتیان ناگەڕێ نەتڕانتی دەوڵەتیان هەیە نە پشتیبانی بانگیان هەیە نەوە پشتیبانی گەلیان هەیە کە ساحە سەرمایە کرد بازاڕی گەورە هەتی باشە پس ئێمە وەختێژین بازار بەبەسمان کولی بازار نییە بەبەسمان ئەم بەشەیە ئەمانە دەستیان کرد بە وەختێ دەستیان کرد بەم ئاخێزە کە یەکدەها دەوڵەتی ئێران کابینە 5,500,000 نەفەرە بێ حقوق بدە و دەستمزد بدە بە ئەرتەشیتەوە بە فڵانتەوە تا سیڤیلەکان تەنها نیروگەل نظامی و جاسوسی و ئەوانە نییە وەختی پارەی نییە زانین چیەکە دوو کارەکە یەکێک چونکە پوڵ نەفت هەرچێک بۆ یەکریە فرۆشێ بە دۆلارە بەنابەرین دۆلار وەختی گرانەکە تمەنێ فرێ بۆ تێ جاودارە خۆخەکاندا ئەوە یەک دوو پوڵ چاپەکە ئەم دوودانە هەرکی هەڕک بەسەری تێرێ بۆ دوکاندار چۆن تەوەڕوومەوە تەبان تۆ وەختی پوڵ چاپەکە و هیچ زەمینەیەکی نییە و هیچ هێنێکی نییە هەروە مەفت پوڵ ئەڕژنیتەوەینە بازار قیمەتەکانەوەتە بان لە بەرابەریە دۆلاریش وەختی والیەکەی یەکدەحەت جەهشی چوەبان قدرەتی خەریدی تەبەقەی کارگەر و مردمی زەحمەتکێش و ئەکسەری مردمی ئێران کە ئەبێ بڕۆن خەریدکەن و بازاڕی کاروباری بگەڕێ دابەزی لە نەتیجاوان دەستیان کرد بە ئاعتراض فرەیکیان ڕشکسەون مەسەڵەن پارچە فرۆش کەوش فرۆش نازانم مۆبایل فرۆش ئەوانە دوکانەکانیان ئەبێ کرێ بدەن نەیانتوان بەنابەرینەوەیان دەستیان پێکرد لەسەر پەرچەی تەوەڕم و گرانی و ئەوانە بەڵام ئێران وەزعیەتێکیت کە شاید بێژین 90% مردمێران یا 80 ئاماری دەقیقمان نییە ئەم حکوومەتیان ناوێ کە ئاعترازێکی اقتصادی ئابووری دەست پێکە فۆرە نەوێتە سیاسی مارگ بەر خامنەیی شعارەکان سیاسین پس ئەمە دەست پێکردنەکەیە ئەوان دەستی پێکەن لە تارانەوە دەوروبەری بازار لەو دووە منتەخەگەلتر تاران لەو دوو ئاگای ئەم وەکو ئاخێزی ژینانیە لە کوردستانەوە دەستی پێکرد یعنی منتەقەی غێر مەرکەز ئەمەم لە مەرکەزەوە دەستی پێکرد لە ئەسڵ منتەقەی حکوومەتە پایتەختەوە کە دەستی پێکرد یەکدەها دانیشتووەکان بە شۆنیە مردمی ئەمانە ئێژم مەسەڵەن کرێکارانی ئێمە ئەتوانین بژین بێکارەکان ئەوە هەموو ئەم جۆرە هینگەلە بەشدارن ناچارن دوو کرێکارگەلێکمانەت کە کەلوپەل جێبەجێکەن زۆری چن کەسگەلێکمانەت ماشین ئۆتۆمبیل یا سیارەی شەخصیانەیە هاتوچووی بە خەڵکەکەن گشتەوانە بەشداریان کریانێ کرێکار وەختێژین
ئەمانەن کرێکاری پیان ئەڵێن کرێکاری بێحقوق یا بە فارسی پیان ئەڵێن بێسوباتکار بە ئینگلیسی پیان ئەڵێن گیگ ئەمانە بەشدارن و ئەمانە جەمعیەتێکی یەکجار فرن ئەمما ئەوە منطقیچە کرێکارانێک هێشتا شغڵیانە هێشتا هەن لە بەشە سنعەتیەکانە هەن لە نەفتان لە زەوباهەنان لە منتەقەگەلێکی سنعەتیە مثلا هەر لە شاری سنا وەختێ تواشاکە بینی کەسگەلێکی وەسایل ماشین قەتعات ماشین تەولید دەکەن ئەمانە هێشتا ئازا نایەنە ناو لە دەمان ساڵ 57 چاوا بوو 6 مانگ یاخراتن کرێکاری ئەو دەورە داهاتەکەی زۆری بوو ئەژیا بێژگە لەەوە پەسەندازێکی چی بوو پاشکەوتێکی چی بوو ئیسە مردم ئەبێ ئیمڕۆ کارکەن سەفحا بیخۆن بەنابەرین کرێکار و مردمی زەحمەتکێش و ئەوانە هاتن شعارەکان بێژگە لە ئابووری و بە شعارگەل سیاسی ئیسا یەک خەتەر هەیە بێژگە خەتەری ئامریکاوشتە شاید دووبارە ئیشاراتێکی بکەم بەڵام ئەم خەتەرە داخەویەتیە ئەلعان هەر ئیمڕۆ BBC گزارشێکی هەیە کە گشتی قسەی ئاگردانی مزگە تو ئاگردانی و تو بوس و ئاگر کوشتنی دادستان و چۆ ئەمانەیە یەک کەلیمە نایژێمە ئەتوانێت کار خودی ڕزین بێ لە حاڵێکە 90% دەتوانێت من هێنیم ئەزانم جوان تووڕەیە جوانێکی داهاتووی ڕوونی نییە تووڕەیە مردم تووڕەن مردمی فەقیر تووڕەن مردم وەلێ مردمی ئێران زۆر سیاسی و ژیرن بە تایبەت لە زروبەی ئاخێزی ژینایان هەیە بەنابەرین زۆربەی ئەم کارگەلە کار خودی حکوومەتە بێگومان ئەترازاتێکی سیاسیە نظامی نییە و خەڵکەکە هەمووی مەدەنیە و ئەو پەڕی مەسەرەن کە بەردێکیان هەڵدا بێ BBC گزارشی وامان بۆ بڵاوەکاتەوە نایژێ کار حکوومەتە ئەوەی کە لە کەرەجە ئەوەی کە لە ئابدانانە ئەوەی کە لە منتەقەگەلترا مردمیان خوشکە ئەوەی ژێ حەق غێر مستەقیم ئەوە یەک خەتەرێکتر کە ئەمە مهمە ئەوەتە حکوومەتی پەهلەوی نفوذێکی بە شایە و بە ئەم کوڕشایە و کەوە نفوذێکی وهان لە ئێرانە نییە هیچ تارێخەنیش ڕێچەیکیان نییە وەلێ ئەمانە مودام خەریکەن زلیانەکەنەوە ئێژە تێرەن تەسویری شۆنێک شعاری ڕەزا شاد ڕۆحەت شاد نازانچی ئەخەنە سەری هاوڕێ فەریدون هەر لەسەر قسە باسی خۆت کەناڵێتتر هەیە من حەز ناکەم ناوەکەی بێنم کە پێما بێ زۆربەی خەڵگەزانێ ئەویش هەروە لەسەر قسەی بەڕێزت بەردەوام تەبلیغەکەن بۆ ڕەزا شاوەمانە و تەواوی ئەو ئەترازاتانەی کە بە تایبەتیش لە ناوچە کوردیەکانە دەستی پێ کردووە حتا ئەو کلیپانێژی سفادە لە یەکەن کە پێم وایە هیچ شعارێکی بە دڵخۆشی بۆشە تیانە بۆمانە بەڵام ئەوان حتا بە درۆ دلسەکەی خۆیان ئەڵێن گوایە لە منتەقە کوردیەکانیش خەڵک داوای شاکە و داوای ڕەزا شاکەوەمانە بێگومان ئەمە هەمووی هەروەی کە قسەمە لێ کرد بەشێکی دەستێوەردانەکانی دەوڵەتە ئیمپریالیستیەکانە بۆ دروستکردنی بۆ کەڵەیەک ئەوە گومانیتیانە بەڵام من ئەمێ ئەڕاستی پرسیارەکان بەرمەوە بۆ لای مانگرتنە گشتیەکە خۆشبەختانە حەوت حیزبی ڕۆژهەڵاتی لە ژێر ناوەندی دیالۆگە یەکدەنگ بڕیاری مانگرتنی گشتیاندا کە پێم وایە جوابی داوە بەڵام ئەمە ئەو پرسم ئامانجەکانی ئەم مانگرتنە چی بوو و لە دیدی ئێوە ئایا جوابی خۆی داوە؟ ئامانجەکانی پێش هەموو شتێ مردمی کوردستان هەر لە کۆنەوە وەکو کورد وەکو نەتەوە لەژێر سیستەمی نەتەوایەتیا بووگەن هەر لە کۆنەوە یانێ هەتا زەمان قاجار ئابووری کوردستان ئەم کوردستانە ئابەدانە کە فرەترین ئاوی هەیە باشترین زەوین هەیە باشترین مەرتەعی هەیە فرەترین کانی هەیە
فرەترین تەڵای ئێرانە لە ئێرە کورتانە کانزاکانیان ئەڵێم معدەنەکانیان ئەڵێم بڵێ ئەمەیانە دوا کەوتو ڕاگرتووە هەموو پارە و مارەوە کە هەیە ئەچێ بۆ مەرکەت ئەچێ بۆ تاران ئەچێ بۆ تەورێت لە نەتیجە کرێکاری ئەمە مەجبورە بڕێتە کارگەر مهاجر بێ هەڵسێ بڕێ نیروی کاری بفرۆشێ یا بیکەن بە سەرباز دوو کاریان بورژوازیی ئێران هەمیشە دوو لەم سیستەمە دوو کاری کردووە یەکێ سەرباز بۆ یەکێ کرێکار بڕێ بۆ چۆنێتر کاری بۆ بکە بڵێ ئەمە لەسەر ئەم بەستەرە بۆ پشتیبانی لەو مبارزە عەزیمەی بەرهەقەی مەردمێران پشتیبانی نیشان بێت هاو پشتی نیشان بێت هاو دەردی نیشان بێت ئەوە هینەکەی بوو ئایا جوابی دایەوە ئەسڵەن خودی من کە ڕۆژانە نییە ئەوزار مونیتۆر نەکەم هەر تعجبم کرد لەم میزانە لە جوابدان هەموو ئەلان ئەمە پەنجمین یا شەشمین یاسا عمومیە مانگرتنی گشتیە بڵێ هیچ کامی تەکەمان خاوەن و خایچە نییە بە ملیۆنها ئینسان جوابیان داوە بڵێ هەروەک خۆت ئیشارەت پێ کرد تەناب منتەقەی وەختی ئەڵین کورتان مەبەستمان کوێ ئوستان کورتانە بەشێ لە ئوستان ئازەربایجان شاخیە کرماشانە و ئیلامە بڵێ منتەقەی کوردنشین نەتەنە ئەم منتەقا بەڵکە لە دەرەوەش ئەوبەت کەمێ سەختە تۆ بێژی ئەم لە دەرەوە ئێمە هەرە و ڕۆژە کە ئەکا بە هەژدەهەم ڕۆژی پەنجشەمە لە دەرەوە ئێمەش دوور چۆن زۆر شار یاعساب و مبارزە و ئەوانە بوو ها سەختە بێژی چەندێکی لەژێ بۆ پشتیوانی لێمە بوو چەندێکی عمومیترە وەلێ ئەتوانێەوە بێژێوانەکە لە نزیک خۆمانن من یەک خۆشی ئەوەڵەن تاریخی بووەمە بەرگێکی زێڕینە لە تاریخی مبارزاتی خەڵکی کورتانە ئەمە یەک بەلامۆ جالبە هێشتا تاقیقاتمان خاص فرسەتمان هەم زەمان کەمە هەمەم ئینتەرنێت توشتە خەت بوو ئێمە یەکێ لە خەتەرگەلێکە بورژوازی و نیروگەل مرتەجێ ئەتوانن ڕۆمان دروستیکەن شەڕکردنی بینی کورد و تورکە چونکە منتەقەیەکی زۆر هەن کورد و تورک بۆ قەرنها بە یەکەوە ژین بە یەکەوە بووگەن بەڵام مرتەجعین چنانکە لە ساڵ 57 مشکڵی قارنا قەڵاتان وانەیە ناوەردە بەرەوە کوشتاری مردم و ئەوانە ئەم دەورە من بەخۆشی ئەو فعلەن وتمە بێت تاقیق باشتر بکەین ئەوە مەش دەفکە کە تورکەکانێکە پشتیبانی لە ڕژیمیانە کرد ماوەهات دوورە بووبنەوە لە ڕژیم و ئاعترازیان نەتەوانیش وەک ئەو چینە و هینوشتە کە ناسیۆنالیستە غەلیزە تورکەکان و دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئازەربایجان تەقویەتیەکە ئەو نفوذی نییە خەبەرێکی خۆشە بێگومان وایە لە سوشیال میدیا شۆ منیژەوەم بینیوە زۆر ئەوە جێ خۆشحاڵیە بڵێ بەنابەرێن ئەم ئەعتسابە عمومیە مانگرت نەگشتیە نەتەنە جوابی دایەوە ئەسەن باوەڕ کە وتەمیتر تۆخۆی ئێمە شەونە نەبوو ئەمما چی جالب ئەوەی کە وەختێکی ئەعتسابەکە تەواو بوو چونکە بەلاخەرە زەمانەیتر خەریکە هەواس بەرەو تاریکێچێ جاوجارە مردم ڕژیانە خیابان بە شعاری مەرگ بەر دیکتاتۆر مەرگ بەر خامنەی کورتان یەکجار سیاسیە خۆ هەژاریش لێرە لە بەشەکانتر لێران هەتا زیاتریچە وەلێ سیاسین ئەڵبەت مردمێرانی سیاسین حوسنی کورتانەوەیە کە حزبیە بدا فۆرێن لە بانەوە وتیان بە مردمم کارگەلە بکەن فۆرەن کردیان و ئەو نیشانەی ئەوەسە کە حزبی بوون زەرورە ئەبێ مردمی ئێران ئەمە چەند جار تر تەجروبەیەکەن ئێمەش بە تەبلیغ و تەرویج مدام وتمانە ئەبێ خۆت ڕێکخەی نەهایەتەن خۆت ڕێک نەخەی هەر ئێدڕێنین بەنابەرین یەکێ لە دەستکەوتەکانی عەزیمی
ئەمەسە کە نیشانیدا ڕابطەیەک هەیە ڕابطەی حەزبی پێڵێن ئەوەی کە تۆ قبوڵە ئێمە لەسەرەوەی کەس نین ئێمە بەشێ لەو خەڵکەین بەڵێ بەشێکی هژێمۆنی سیاسیمان پیا کردووە هژێمۆنی یانێ چی یانێ بەڕەدایەت قبوڵی کردگە تۆ بەرهەقی تۆ ڕاستەکەی تۆ ڕێ باشە بینی تۆ ئاتۆ باشە بینی ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە و ئەبێ لەسەری کارکەین مەبەستمەوەیە کە کولی بزوتنەوەیان دەورە کە ناوی بە دروستی تۆ ناوەنیا نان کار ئازادی ئەڵبەت هێشتا ئەوە ها لە پاڵ شعارەکەی تریشمانە زنجیان ئازادی وەلێ ئەمە شعاری ئەسلی زەمانەیە ئەم شعارە سەراسەریە بۆ کورسان و غێر کورسان گشت بزوتنەوەکەمان سەراسەریە ئەم بزوتنەوە تا ئیسا هەر چوو دەبەرەوە لە چیا چوو دەبەرەوە لەبار جۆغرافیایە و هینی کردگەست چووگە سەو وردەی شار زیاتر لە 30 و چەند ئوستان لەبار میزانی شرکت کننده و جاران بازاڕی بوو بە شۆنیە دانیشتوو بوو کرێک ئەنواع کرێکار ژنان دەوری بەرچاوە بینن ژنی خانەدارات کە ژنی کرێکاراتووە مەبەستمەوەیە کە لەبار جەمعیەتەوە لەبار جۆغرافیاوە لەبار داوخوازەکانیانەوە لەو دووە ڕەفتاری چەند زۆر مەتینە ئەو کوشتار و مەسەن هێنی تاران ئوستانداری تاران وتیە 25 ئۆتۆبوس ئاگردراوە خۆیان ناگریاندا مەردم بۆ ئۆتۆبوس ئاگران وتیانە حمڵە مزگەت فڵانیان ناگردا مەردم چۆن حمڵاکردن و مزگەت ئاگران کاریان چییە حتا ئەوەی کە تووڕەیە ئەڕێ شتێکی دەوڵەتی نەکە کاری بە مزگەت نابێ بە ئۆتۆبوسی خۆی نابێ هەرچەند کاک فەرەیدون لە دیدی منەوە تەبیعیە تۆ ملیۆنەها نەفەر لەو شەقامانە هەستن ئەگەر دیوارێ بشکێنن دارێ بشکێنن ئەمانە ئەوانە شیپی ما لێ بێتەوە هەر بەڵێ احتمال حدێک ئەوە هەیە بەڵام مەسلەی دەستێوەردانی دەسەڵاتیش کە بە قازانجێ خۆی بێ شتێکی ئەوەش پێشبینی کراوە کە ئەتوانین زۆر هێنوەری نەگرین بەڵام ئەمەوێ ئەوە پرسم لە بەڕێزت لە ئێران لە حاڵی حازرە کە ئێمە قساکەین تقریباً 2 ڕۆژە بەهۆی ترسێکی گەورە کە لە دڵی جمهوری ئیسلامیە پیا بووە تەواوی ئینتەرنێتی لە وڵاتە بڕیوە لەم سەر بۆ ئەو سەر ئینتەرنێت نییە بەگشتی سۆشیال میدیاکان بۆ خەڵکی کار ناکە ئەوەی کە ئێستا هەیە ئێمە لە ڕێی تەلەڤیزیۆنەوە پێمابێ ئەتوانین خەڵکی چاومان لێ بکە لەگەڵ ئەم مانگرتنەگەشیە بڵێن خۆپیشاندانەکان دوای مانگرتنەکان چۆن بوون کە بە خەڵکی ڕابگەێنین کە ئێستا لەوانەیە بە جۆرە دەستیان بە ئینتەرنێت نەگا و ئاگاداری مەسەلەن شارەکانی چوادەوری خۆیان نەبن من پێش هەموو شتێ هەروەک خۆت ئێمە تەلەڤیزیۆنەکەمان ماهوارەیە و ڕەحەت ئێبینن خەوت و هەرکە لە ئۆپۆزیسیۆنی چەپ ناڕازی ئازادی خواز ئەوانە مەبەستم ببیسی و ئەوانە نییە ئەوە لە ماهوارە و خەبەرەکانمان نەبینن ئەمما ئینتەرنێت وا قەتعا کە ئەبێ ڕێحەل دۆزینەوە و ڕێحەل گەلێک هەیە یانێ بڕێ ارتباطات مەسەن خودی ئیران ئینتەرناشناڵ بڕێ خەبەر تازە هەیە نیم ساعت لەمەوبەر 50 دقیقە لەمەوبەر ئەوانە من ناتوانم ڕێحەلی فەنی بە مەردم نیشانمە بەڕاستی فەقەت ئەو نەبێژم ئەم بزوتنەوە حکوومەتی جمهوری ئیسلامی آخر تاریخ بۆ خۆی حکمی هەیە حکمی مەرگی جمهوری ئیسلامی ماوە هەست هێن بووگەت نیروی گەرەکە عەمەڵی کەیەوە حکمە جمهوری ئیسلامی بەعام بە گشتی ڕۆیشتووە وەلی جمهوری ئیسلامی کە بەیتی خامنەی و جەماعەت پاسداران نزیک خامنەی و بەتیجی خامنەی و نازانم لیباس شەخسی شتە وانە زۆر ضعیف بوونە ئەلان خامنەی لەمەوە ئەنواع وەختان قسەی کردووە بای پەنابای بووە بڕێ لە قسەکانی کرد بە منفعەتی بورژوازی و نیروی ئەسڵی بووە گرتوویەوەکەوە ئەڵێ ئاشوبگەرن مەسەڵەن
ئەڵێ گوێگرین بۆ ئەو کەسانەی کە ئاعتراض ئابوووریان هەیە بەڵام بۆ باخکەوانە ئاشوبگەرن تێنە خیابان چیەکەن دێتە بەعیا بێ وا بڵێ وەلی ئەوانە یانی مەبەست لەم قسامەیە تا ئەم ڕژیمە ئەنە قەور ئەم ئەساباتار هەیە ئەم مبارزاتار هەیە بەڵام ئەمە چیەکە ئەمە مهمە بۆی سێمە ئەمە ها لە وتم مدام خەریکە ڕۆشتەکە بەڵام ها لە یەکێک لە خەتەرەکان هەرەوەست کە ئێمە دەستمان پێ کرد یەکێکی ئەوەسە بێن وردە و شک لەوەدا نییە کە لە بانە و خەریکن بەدیل لورتەکەن بۆ جمهوری ئیسلامی بەڵێ ئەی تەبیعیە هێشتا وەشکڵی نەگرگە ئەم میکە قسەی کوڕ حەمە ڕەزاشاکەن و ئەوانە بن وایە ئەبینم فرەتر ئێمە مەشغوڵەکەن لەژێرە خەریک شتێترن یەک شعار هەیە کە ئێژن ڕەداشا ڕەوحەت شاد ئەو کار خۆیانە کارێت بورژوازیە کار ئۆپۆزیسیۆنی بورژواییە ئەوانە مەخسوویان حکوومەتی سەڵتەنەتی نییە مەبەستیان یەک قوڵدوری دیکتاتۆرە کە پێیان ئێژن ناپلۆنیە و جۆرە حکوومەتگەلە احتیاجیان بە کەسی وا هەست وەڵێ چ نیرویک احتماڵە نەمە قسەی من نییە زۆر قسە کراوە منیش ئەوانم کە قبوڵە باسیەکەمەوە یەک نیرو هەیە لە ناو سپای پاسدارانە کە پرۆغەر بە چونکە ئەقتصادی ئێران فەرهەنگی ئێران تەمەدونی ئێران هەموو شتێ پرۆغەر بووە مەختوم بورژوازیە لانیکەم لە بانەوە پرۆ ئەمریکا بووە پرۆ ئینگلیس بووە پرۆ فەڕەنسە بووە ئەسڵ قانون ئەساسیەکەمان لە فەڕەنسەوە وەرگیراوە یا فەڕەنسە یا ئۆتریش لەو دووە ئینگلیس بووگە لەو دووە ئەسڵ حکوومەت ڕەداشا ئینگلیسا وەردەگیا حکوومەت ڕەداشا جا بۆچی ێژم حکوومەتی ڕەدا کوڕەکەی ممکن نییە ئێران ئەسڵ کولەن 2500 ساڵە دیکتاتۆریە شا یەک شا ئەمانە حتا وەختێک خومینی لە دەورەی ئیسلامیەکان ئەسڵا ئێمە چەپەکان کولەن مردم خۆشبەختانە مژدانێکیان بوو گەرێکیان و شار لاوان ئەم جارە شایان ناو شار نەما بەڵام وەلی فەقیهەکان لەو دیکتاتۆر تر بهینتر یەک نەفەر وەلی فەقی نمایەندەی خوا هەرچی کێژێشێ بیکەی ئەم دەوەرە تەواو بووە دەورە تەواو بوو بەنابەرین حکوومەت و سەڵتەنەت و ئەوانیش هێن بە ڕیاکارانەژن ئێمە تین دموکراسی تێرین و فلان فلان هەریسە هەرکە قساکە لاتە خەنە گیانی لە ئەوروپا تواننەوە بکەن یا لە ئەمریکا ئێمە وەکو کورد حەقی تاعین سەرنوشتمان هەست هەریسە بە ڕەسمەتی ناناسن هەریسە قسەی ئەواکەن ئێرانەشێ یەک دەست بێ ئاخر ئێرانە منیش حەزەکەم ئێران یەک دەست بێ بە شەرتی هەمومان تیا بەرابەر بین وڵاتی خۆمان بێت هەمومان ڕێی بدەین هەمومان لە شۆرا قودرەتمان بێ هەمومان وەک خۆشک و بەرابەیەکەوە بین وەک هاوچین و تەبەقەوەیەکەوە بین ئەو ئێرانیە گەرەک نییە ئەو ئێرانیە گەرەکە کە دووبارە خوێنی کرێکار کەنەشیشە کورد بازم یا سەرباز بی یا کرێکاری مهاجر بی بە کەمترین دەستمزدەوە من کرێکار بە چاو دیگەکە هەڵەسا لە دێوە هات زەوینێکی خاڵی بوو دەبوو بیکەنەوە هەر لێنا بۆ خۆی جێکی جۆرە کرد ئەوەڵین ماڵە کریاوە چێ ناو ماڵەکە وەختێ ماڵەکە گشتیە کریاوە دەریانە کرد یعنی تۆ ئاشا ئەویانە گەرەکە لە مردمی کوردستان ئەم پالەویشتە جا بوو ئیمکانی نییە هەر ئیمڕۆ ئێمە مەقالێک لە یەکێ لە مبەڕەخەکان کامرانی مەتین دکتۆر کامرانی مەتین بڵاوەکەینە تۆزیح لێدا لێنا بۆچی ئیمکانی نییە تارێخەن من تاتوان کەسمان پێ تەحمیڵکەن ها ئەوە واقعیەتێکە ئەلسیسی کێ ناتی لە مسرا کەسێ نێناتی هەوڵیان کراوە قوڵدۆرا ئیزە ماوەهات خەریکە مسر ئێداراکە ئەمە ئیمکانێک هەیە بەڵام ئیمکانەکە ضعیفە بۆچی وایە حکوومەتی پەهلەوی ئینگلیس لە زمانی قاجار و معلوم بوو خەریکە تەحوڵاتێک تێ کە زەوینداوری و حکوومەت شاهی بە معنی قاجاری و ئەوانە ئەماڵێ بورژوازی خەریکە شکڵەگرێ
بورژوازی بوو بازار بوو تاجر بوو بەڵام سیستەمی سەرمایە خەریک بوو داوی لە دەرگا ئەمە لە دەورەیەکە کە خەریک بوو لە ئێرانە شکل بگرێ کرێکارانی نەفت بوون بە قودرەت تەشەکولیان بوو اعتصابات گەورەیان نەکرد ئەوەڵینی اعتصاب لە دژی لە خاوەنمیانە لە دژی شرکەتی نەفتی ئیران و ئینگلیس کرێکاری ئێرانی کردی کرێکاری نەفتی ئێرانی وەختی ئەمەیاندی احتیاجیان بە یەک حکوومەتی دیکتاتۆری نظامی پۆلیسی ساحە و زیندان بێڕەحم قەوی بوو ئەم ڕەزاشا دوو خاسیەتی بوو بۆیان یەک گەردەن کڵۆفتێ بوو لە جنوبە هیچی نەبوو ئاتوپات بوو بەڵام گەردەن کڵۆفتێ بوو دەسەی هین یەختەڕێگەتی نەزەنی و ئەم شتگەلە یەکێ لە ناو قەزاقەکانە مەقام بوو قەزاقەکان نیروی مسلحی ئەو دەورە بوو سازمان یافتە چون لە ئێران ئەو وەختە ئەرتەشوشتە نەبوو فرەتر عەشایرەکان بوون تەنها ئەمە بوو نیروی هین بوو ئەم ڕەزاشایانە هاورد پشتیان گرت ئەنە پشتیبانێکی خومینی پشتیبانی داخڵێکی بوو ئەم پشتیبانی داخڵێکی نەبوو هاوردیان بووە ئەمە لە بانەوە یەواشی یەواش ئەم تەحەوڵە کۆنتڕۆڵکردنەوە بەداخەوە کردیان یانێ فێودالەکان بوون بە بورژوا خۆیان ڕەزاشای کە ئاتوپات بوو وەختێ ڕوویە دەرەو هەزار دێ بوو هەزار دێ ئەمانە لە دەست حکوومەتی کوڕەکەی ئەمە بەنابەرین کوڕەکەی نمایەندەی ئەم لە دڵی ئەم بورژوازیە و دەرناتوو ئاخر بورژوازی ئینگلیس لە دڵی فێودالەکانە دەرات هینی فەڕەنسا هەروە ئەسڵەن ئەموانە بوو لە ئەمریکا ئەسڵەن فێودالیزم نەبوو هەر لە ئەوڵەوە سەرمایەداری بووگە لە دڵ خۆیە و دەراتکە ئەموانە بوو ئەمە چی بوو یەک دەربار بوو کە مەسەڵەن ئەلەم لە خانەوادەیەک بوو 500 ساڵ تاریخیان بوو ئەوانە نەبوون بە شەوشتە بوون بە خدمەتگوزاری ئەم شا ئەم شا پەتمایەندەی بورژوازی نەبوو بەڵام چێ کرد پوڵی عەزیمی نەفت و ماڵیات و معدن و هەموو شتێک هی هاورد بەشی فرێ خۆیانیان دزی چنانکە وەختێ چووە دەرەوە لە وەختایزن 11 ملیار دلار بە پوڵی ئەو دەورە کە دلار 7 من بوو پوڵی بووە من دەقیق نازانەوە ئامارە چەندێ درستە بەڵام وەرێ نمایەندەی خدمەتگوزاری بورژوازی بوو من لەبیرمەیتر لە تواو تارانە و تاکەرەج زەوینەکانی نییە اختیار ئەو کەسگەلە کە ساحە و بیان کە بە ساحە و سەرمایە و بن بە قودرەت بورژوازی ئێران لێنەوت ئەم هەموو کە زەوین مفت بە پێیان کارخانە دروستکەن تەغەر با ارتباتە بێ چت بێرە خۆی تەولید کنەندە نەبوو بەڵام ئینیە کرد وەسایلەکانی بەیەکەوە چەسبان و ئێفرۆشت و ئەمانە ئەمە بەنابەرین وەختێکەی تر ڕەونەق بوو ما ناژم ئێران تەحەوڵی ئەکرد پایە اقتصادی یەکەی دەورەی ڕەونەقمان بوو تا ساڵ 1950 کە تووشی بحران بوو کە بحرانەکەیی فرەتر لە غەربەوە وارد ئێرانیان کرد حکوومەتەکە چۆن نمایەندەی خودە بورژوازی نەبوو بە ساڵێ چوو ئەم نمایەندەی مرتەجعی خودی بورژوازیە هاتە سەرکار بەنابەرین جمهوری ئیسلامی ئەوینی بەشبەشە مەسەڵەن ئەوینی هەستەیە سەختی قودرەتی پێڵێن ئەمە ڕوویگە هەریسا ئەمە ضعیف بووگە ئەو حکوومەتی پەهلەویە قەرار بێ بێجێ ئەمە بگرێتەوە لەوە مهمتر مەوجودە لە ناوخۆیانە احتیاجیان نییە غەرب بڕۆن ئەم بێرنەوە بەڵام لەژێر پۆششی ئەمە خەریکن لە بانەوە بە نەزەر من لەنا ئەو بەشە لە پاسدارەکانە کە ساحە و سەرمایەن ساحە و ئەسڵحان موشەکەداننا لەکوێ و چێ پێ بکەن هەستەی ئەنەرژی هەستەی ئەتۆمی وشتە شتی ئەدانن بێژگەلەوە بەشێتر لە هاان لە دەرەوە ئەوانە هەم ساحە سەرمایانیکە ارتباطات بانگی و هینیانە سەر بازم تە غەربە و هەم ئێدارە کونەندە بووبێن هەم ئێدارەی تۆعاتیان دەستەوە بووگە جاسوس بووگەن لە زیندانەکانیان ئێدارەکەین بووگەن بە نەزەری من لەوێ خەریک شکڵدان بە بەدیل خۆیانن بەڵام ئەو نەتەفرەقا لە بینیانە
هێشتاوە شکلی نەگرگا بەنابەرین من شانسێ فرە بۆ نەتەنها من زۆر کەس شانسێ فرە بۆ حکوومەتی پالەویینەکەی نابێنین بەڵام ئەمە خەتەرە ئەوە خەتەرێکە خەتەرێکی چاوەسە ئەو ئاگر و ماگر و شتگەلە هینکەن جوانگەلیش بعد جوانش هەرچەند مردمێران ژیرن جەمعیەتەکە فەرقی تەک دەورەی ژینە ئەوەیە دەورەی ژینە جوانی متحرکی قدرت احساساتی و فداکار و شجاع بوو هات فرەیک خۆیاندا بە کوشتە بەڵام فرەی تەحوڵیان دروست کرد لە ئێرانەکە هاوڕێ فەریدون هەر لەسەر ئەو قسانت وەک دوایین پرسیاری خۆشم دوای پێما بێت لە بینی ساعت 6:30 و ئەوانە بوو ناوەندی دیالۆگ یەکڕا هەموو حیزبەکان سپاسنامە و دەستخۆشیەکیان بەڕووی خەڵکە بڵاو کردەوە کە باسییان لەوە کرد ڕاپەڕین مانگرتنی گشتی سەرتاسەری سەرکەوتو بوو و دەستخۆشی لە خەڵکرا دوا بە دوای ئەوە یەکڕا خەڵک هاتنە دەرەوە لە تەواو و زۆربەی شارەکان بەڵام ئەوەی کە لە دوا لە حزەکانە و لە سەرەتای هاتنەدەری خەڵکا بێنیمان ڕژێمی جمهوری ئیسلامی ڕاستەوخۆ تەقەی لە خەڵکە کرد یعنی لە زۆربەی ئەو ڤیدیۆ کلیپانەوە کە بەدەستمان نەگەیشتن لە وەختە دیار بوو کە زۆر بەڕاستەوخۆیی زۆر بە شێوازێکی وەحشیانە و توندی تیژانە دژی خەڵکە وەستانەوە کە بۆ ئەوەی ئەو ڕاپەڕینە سەرکەوتکردن هەرەوە بوو پێما بێ هەر ئەو شەوە لە کامیارانی سەربەرزە پێما بێت 4 نەفەر کە بەداخەوە گیانیان بەخەت کرد و 35 ئەوەنەی تو ئامارکە لەو وەختە ئاگامان لێبوو 35 نەفەر بریندار بوو یعنی بە حکمێوەش کە ئەم بزوتنەوەیە فەرقیە لەگەڵ ژینایە تند و تیژیەکانیش زیاتر بوون لە چاوپێشووتر بەو احتماڵی کە ڕژێمی جمهوری ئیسلامی ئەزانێ کە دوا لە حزەکانێت و دوا هەناسەیەتی هەرەوەش کە باسمان کرد بڕێنی ئەنتەرنێت لە ئێرانە ئێستا بە جۆرێکە کە تەنانەت سایت و ماڵپەڕە ڕسمیەکانی خۆشیان کار ناکە یعنی احتماڵی چی ئەکەن ئێوە چی بە هەڕەشا بینن لەم تند و تیژیانەی کەوا جمهوری ئیسلامیەکە کە دوایین ئاماریش من پێم وایە کە لە هەڵکشانەیەمانە بەداخەوە 45 نەفەر گیانیان بەخت کرده بوو 2400 نەفەر زیاتر پێما بێ گیرابوون و 600 نەفەریش زیاتر بریندار بوون لە دیدیەوە چی بە هەڕەشا بینن وەک دوا پرسیاری من لە جمهوری ئیسلامیەوە بۆ دەوڵەتانی ئیمپریالیزم و ڕۆژاوە من وتم دوو هەڕەشەی گەورە یەکیاوەتە و ئاگردان و ئەو هینگەلاکەن و هینیەکەن بە ئێمە گویا جوانانی ئێمە کردویانەوەە یەکێکی خودی ئەمریکایە شەڕێکی ئەمریکا دانێ ناوێت جمهوری ئیسلامی لە بنچێ چونکە ئەمواجی عەزیمی نیروگەلی جوان و نسبەتەن چەپە توانم بێژم بە دەرەجاتی سوسیالیست زۆرن لە ئێران زۆر ئێران کەفێتە دەست چەپ تواشە 102% نەفتی ئێران دنیا لە خەلیج فارسەوە چێ ئەو وڵاتە عەرەبیانە پوشاڵین ئەمریکا شتە ڕایانیان گرتووە فرەتر نیروەکانیان کرێکار مهاجرن شتێ بێ لە ئێران ئەسڵەن معلوم نییە خاوەنیانە چی دێتێ بەنابەرین فرەوشیانە بە جمهوری ئیسلامیەوە بەڵام ئەبێ بیگۆڕنیش ئەمە بەکار نایە ئەمە کە مەوجودە ئەبێ بیگۆڕنم ئابووری وێران کردگە مەشروعەتی نەماوە ژینگەی وێران کردووە جوانانی بە تەواوی بە ئایندە کردووە بێهداشتی نییە دارو ناگەی بە مردم دەرمان و ئەوانە بەشی پزیشکێمە کە یەکێ لە باشترین لەبار مەهارەتەوە یەکێ لە باشترینە لە ئێنا زۆربەی هەرە زۆری فاسدن بۆ واسا بە بۆ ئەوە سیستمەکەی وایە یەکێ دوو دانشگای گەلێکە ئەم دکتۆر گەلیانە پەروەردەکردگە کەسی خۆیانیانە هاورد شەهید کوڕی شەهید نازان جانباز نام چێفێ هەر مەبەستمەوەیە ئێرانی وێران کردگەمە یا مەوجودە
خدەوە بورژوازیش خود ناتوانێ ئەبێ ژیانێک بێت ئەبێ چرخێ بگەڕێ ئەبێ لە دەورەیەکە پاوشایکی مەسەڵەن 500 ساڵ نازانجارێنەوە لە وەختە مدام ئەرتەش نیروگەل مسلح قەبیلە و مەبیلە و دەورشا و ئەمانە هەر حەمڵیان نەکرد بە دەیەکان هینیان نەکرد غارەتیان نەکرد فەرماندەکانی جمعم کرد وتی با بگەن ئەبێڵن ئەو مەردمە ڕێدەی بەرهەمیان بێ خۆیان خۆن شتێکیت بمێنێتەوە بڕۆ غارەتیکە ئەو کابراوە نە منتقی بۆ وەختە ئەبێ بگەڕێشتێ ئەمانە لەو وێرانگەرن بەنابەرین ئەو زاعەکە واتە بەڵام من گەرەکمە لێرە یەک شتت بێژم یەک قەترە خوێن ناوێ بڕێت تەمەدونی بەشەری ئاوایە کە لە ئاخێری عەزیمی هینە جۆرج فلۆیدا تقریبان 22 ڕۆژ یا 24 ڕۆژ ئامریکا و بەشکەلێ لە ئەوروپا و حتا ئاسیا و ئەمانە مدام لە خیابانە بوون مجەسەمەیان فڕادا چرچلیان فرە بەلاو مهم من لەبیر من لە لەندەنە هینیان کردو بە سەریا بە ئاسم و ماسمشە دەریان کردووە مردم فڕێنان ڕێ هەڵیانیان نەگرت خۆ نیانەخسە ناو ئاشقاڵدا یاخ ناو دەریا یەک تەقە لە مردم نەکریا یەک تەقە تەمەدونی بەشەری ئەوەسا لەو کلیپ و ڤیددیوانێکەوە بڵاو کرابەوە لە ئابدانان و لە زۆر بێت لە زۆربەی شارەکانی ژە و قسانە دووبارە کراوە کە جمهوری ئیسلامی بێ بمان کوژرا ئەوە نە خەڵکەکە زۆر بوو باز لەوە کرا دانەیەکە کوژی دوانە کوژی سیانە کوژی چەنە کوژی تەواوی خەڵکەکە هەساوی تر تویان قوبوڵ نییە و ئەو دەسەڵاتش خۆی من گەرەکمە لە داوێتترەوە ئەو قسە بکەم مەبەستمەوەیە جمهوری ئیسلامی حکوومەتێکە کە هەر لە ڕۆژە وڵاتکە سەرکار هەر کوشتاری کردووە بەدەیان هەزار جوانی لەو زیندانگەلایە شکەنجە داوە بە شیفرەیەکی ئەدام کردووە لە 2 مانگا بە قسەی خومینیکی کەلەپوک نزیک 5,000 یا 7,000 نەفەریان لە 2 مانگا ئەدام کردووە ئەمە ئەو حکوومەتەسا لە ساڵی 98 ئاباری 98 ئاماری 1500 گیانبەخکردومانەیە ئەوە هەتا ڕۆیترز بڵاوی کرێتەوە ئەم دەوراسەنەوە تەوانگەلیە نییە نیروە مسەلحەکەی کە ئەبێ لە مردم بدەن و ئەوانە ئەوە وەکەو دەوەرەگە لە منسەجم نین هەرەوەی کە ئێژی 45 نەفەر تو مقایسەیەکە تەک ساڵنەوە هەشتا وتە من قەترێک خوێنیش بەڕێزێم بەلامە و قابل قبول نییە وەلێمە بەسمەوەی ئەم جەنایەت کارگەلە ئەمانە دانی چین ئەمانە لەو مەسەبیگە نێژن هەرچی کوشتار دیاتر بکرێت و فەقیری دیاتر بێ مام زەمان دیاتر دووتر تێ ئەلەو تیبگەلیان ناتێ وەلی ئەم دەورە لیان توانیگە و ناوێرن ئەو قودرەتە نەماوە ئەو تەناسب خوا نەماوە هەوڕێ فەرەیدون وەک دوا قسەی بەڕێزت پەیامی ئێوە بۆ خەڵکی چییە کە ئێستا پێم وایە زۆرترین خەڵک دانیشێ بە دیارێمەوە بە حکمەوەی سۆسیال میدیاکان کار ناکە بە دیار تەلەڤیزۆنەوە وەک دوا پەیامت بۆ خەڵک من پەیام بە خەڵک ناتوانم بدەم بۆ من یەکێ لە خۆیانم بەڵام وەک خۆیان حەزەکەم قسەی خۆم بکەم وەک کەسێکی بەز من لە خۆیان کەسێکم لە خۆیان چێژە من تەجروبەی ئەلعان نزیک 80 ساڵ عمرمە 79 ساڵ عمرمە لە 19 ساڵەگیەوە بە فارسییان وت کەلەش بوویە قورمە سەبزەی میدا بە کەسی سیاسیانەوە چون فۆرەم دیندان و میندان وشتە لە نابوو سیاسی بوونیانەوە خەریک بووگم بە یەک معنی کەم و زیا بعض وەختێ دیاترەوە لە شۆڕشیژی ناوەگەم لە شەڕەوی 4 ڕۆژێتی نابووگەم لە هێمانە بە تەجروبەی خۆمە و ئێزم بە خەڵک من سۆسیالیستم اعتقادم هەیە کە سۆسیالیزمی علمی قەرنی 21م ڕێحەلە ئەو سۆسیالیزمە چی ئەڵێت ئەڵێ سیستم سەرمایە الآن سیستمی
حاکمە بە ملک دنیا بەڵام تووشی بحرانە لە دەورەی مارکسە بحرانەکەی پریۆدیک بوو یعنی دەورە بە دەورە ڕوویەدا 7 ساڵ 10 ساڵ ڕەونەقت بوو دووبارە بحران دووبارە ڕەونەق ئیسە وانە ئیسە بحرانەکە ساختاریە گەورەترین کەسێک ئەمەی فرمولەکرگا کەسێکە بەناو مێدەڕۆژ کتێوەکەیشی هەیە بە فارسی بەناو فەراتوی سەرمایە کاپیتاڵ نییە کاپیتاڵی مارکسیاستی سەرمایە ئەم قسەی دەورەی تازاکە هەر ئێدامەی مارکسە بەڵام ئێجێ فەراتوی سەرمایە ساختاریە بحرانە بەنابەرین ڕێحەل تەنها تەبەقەی کارگەری سازمان یافتەیە کە حزبی کۆمونیستی خۆی بیسە یەک حزبە دوو حزبە دە حزبە چونکە مەنافعمان یەکە تاین بەیەکەوە کارکەین بەڵام ئەبێ و حزبە ببێ ئەو ئینزباتە کە لە کورتانە هەیە لە سەراتەریە ببێ الان مثلا لە کرێکاری نێفت تواشاکەین حدود 130 هزار من ئامارەکەی ناژم چەندی دقیقە ئەو نا ئەو حدودا حدود 30 هزار نەفەری کرێکار ڕەسمین پێیان ێژن کارمەند هەروانە گشت بودان خەریک مبارزن بەشێکترمان هەیە پێیان ێژن ئەرکان سالس ئەوانە پەیمانین بەڵام پەیمانی یەک پرۆژە نین ناتانی پرۆژەکە تەواو دەریانکەی پرۆژەکە توابوو ڕێتە سەر پرۆژێتر بەڵام پەیمانینەوانیش ئەوانە نزیک 70,000 نفرن فرەترین نیرون فرەترین منسەجمن بێژگە لەوە مبارزترینن و ئێرتباطیان تەک بەشە ئەسلیەکەی تا هەیە مدام بۆ وەحدەت تێکۆشن بەشێترمانە پەیمانی پرۆژەن کە ئەگەر پرۆژەکە توابوو پەیمانکارەکە تاین دەریانکەوە ئەگەر لازم بوو دەریانەکە لازم نەبوو نایکە ئەمانە بە شۆن یەک کرێکارانێکمان پێیانێژن حەجمی ئەمانە کرێکارگەلێکی ڕۆژانە بگیرن چەند ممکنە فرێش بمێنن بەڵام وەتە شتێ لە دەورمایان بێت کەریت هیچ خۆخێکی نییە هیچ بە هیچ عنوان ئەم کرێکارگەلە بۆ خۆیان بەرەو وەحدەتی چووگن بە بۆنەوەی یەک دەحاوینی لە چەندین جا چۆنە حسابی یەک پارچاکەن داوخوازەکانیان یەکە و نیشانەی تەشەکولە بەڵام ئەم تەشەکولە مەسەن کرێک بانسوستەکانی چەتیان یەک دەحاوین لێ 20 شارە بە یەکەوت ئێکەن بانسوستەکانی مخابرات بەتایبەت یەک دەحاوین لێ 50-60 شارە بە یەکەن ئەمانە گشتی نیشانەی تەشەکولە قبول نیشانەی ڕاهبەرە بەڵام ئەم تەشەکولە و ئەم ڕاهبەرە هێشتا مەحەلیە ئەمە ئەبێ بێتە سەراسەری و ئایا لەم دەورەگەلا لە دەورەگەلێکە وای مەخ ئەلعانێمە ئەم مشەخەسەی ئەم ئاخێرەئیسەمانەوەسە کە هێشتا ئینقلابی نەچووگە ناو فازی ئینقلاب هێشتا نەچووگە ناو فەزای ئینقلابی بەڵام خەریکە بەرەوەی ناچێ لەم دەورەگەلا هەموو شتێ سەریعە تانی ئەم تەشەکولگەلە سەریعەن دروستکەی بەنابەرین ئەمە ڕێحەل نهاییە بەڵام تەنها ئەمە نییە هەر ئەمریکا لە مەحەلەکانە جوانانی تەشەکولگەلێکیان بوو لە دەورەی ئاخێری ژینە ئەوانە دینک بێتەوە ئەگەر هەیە دەست بە یەکێک لە کارەکانەوەسە لەو گوشی و هینشتە زۆر استفادە نەکەن دەستگاگەل ئیطلاعاتی زۆر مسەلەتن بم لەوانە ئیطلاعاتەکە وەرەگرن سەر بن لە یەک سەفەرکەن بۆ شارەکان ڕاهبەرەکان یەک ببینن من پەیامم ئەوەیەکە بۆخشە پەیامێژم پەیام قسەمەوەیە کە ئەبێ یەک کارێ بکەین کە وەک کورتانی لێبێ تەواوی ئێران کە ڕاهبەرت بێ حزبت بێ ڕاهبەری فەردیش مانگەرەک نییە ڕاهبەری کاریزماتیک مانگەرەک نییە ڕاهبەری جەمعی کومیتە شۆراگەلێکە بێ کە هەر کەسێ خەتایەکی کردو بیگۆڕی وەکەوە نییە ڕێی بدەی بە کەسێ 4 ساڵ بڕێ بۆ خۆی هەر گەنەکاری کەکا بیگا ناوە نییە هەر ئەو وەختە بتوانێ بیگۆڕی بەنابەرین تەشەکل شۆرایی تەشەکل ئەلعان پشتیبانی بکە لەو مردمە کە نانیان نییە بەسمەوە ئیسا قسەم ئەوەیەکە تەشەکل شجاعەتیش هەوڕێ بارام شجاعەت جامعە و فەزا و قودرەتی اجتماعی تێرێتی تۆ ئەوەت بێ خۆیتە وەک فەرد شجاع بی ئەنە شجاعەت فەردی هەیە خۆت فداکەی بەڵام ئەوە کەمە بەڵام ئەوە یا تۆی سەباسۆ کرد
چونکە بێمان کوژە لا ئەو تەناسب قووا دروست بووگە بە ڕەسمەتی بناسە جمهوری ئیسلامی دەڕەندا هێشتا ئەو تەوەحشە ناتوانێت لە بەرابەر تا بکە ئەترسێ ئەسەن لە نیرۆکە خۆی متەلاشی بێ بەڵێ بەم بوونەوە ئێمە ئایسا مدام ئەبێ کارێ بکەین کە ڕێکخراوی خۆمان بێت ڕێکخراوی سیاسیمان بێ ڕێکخراوی تەبەقاتیمان بێ ئەتوانێت سندیکاکان زیاتر بن تواتن اتحادیە کرێکاری زیاتر بێ توانێت هێنی وەک ڕۆژاوە اقتصادی چه پێژن شۆنەکە بەدەست خودی کرێکارەوە بێ تەعاونیەکانتان دروستکەن کارێ بکەن هەموو شتێک جەمعی و بە یەکەوە ئێمە تەبەقەی کرێکارمان زەحمەتکێشمان ژنی خانەدارمان ژنی کرێکارمان ژنی حتا تەبەقە متەوەستی ڕوو بە فەقیربوونمان ئەمانە گشتی مەنافعیان زۆر یەکە بە یەک نزیکە بەشێ لە بورژوازی چێشتاگەرێکی نییە حکوومەتە بێ ئێمە توانی تەکەوانی چا هاوکاریگەلێکمان بێ وەحدەتمان ناتوانێت تەکەوانە بێ وەڵێ هاوکاریگەلێکمان بێ و کارێ بکەین لە هەمان حاڵە بەخشەندە بین ئێمە عشایر نین تۆڵە بکەینەوە ئێمە گەرەکمانە جامعەکە بگۆڕگێ جامعە بە تۆڵەکردنەوە ناگۆڕگێ بەنابەرین بە ئەسقەدا مەردوێرانە وان زۆربەیان بەخشەندەن لەو بارەوە زۆربەیان مسالمەتامیزی نەکەن ئەمما شەڕی ئینقلابی مردمیش ممکنە لازم بێ بەنابەرین چەکیش ئەتوانێ مەترەح بێ بەنابەرین ئیسە من مەخسوم نییە کە چەک هەڵگرێەوە وەحشت ناکە ئەوە پینەکانمان بە فێڕووەدا جنبشەکەمان بەڵام لە وەختی خۆیان ئەگەی بە مەرحەلەیەک جەماوەر داوای ئەرتەچی خۆیەکە وەختە بێ قدرەتیشتە بێ بەڵێ هاوڕێ فەریدون زۆر سپاس کە جارێکتر لەگەڵمان ناوی لە بەرنامەی ڕامان و بۆ تەواوی قسە و باسەکان و بێگومانم بەرنامانە ئەبێ بەردەوام بێ و دەستخۆشیم هەیە بۆ تەواوی خەڵکیش و ئەمەوێ منیش دوا قسەم بۆ خەڵکی هەرەوە بێ کە بە حکومەوەی ئینتەرنێت بە جۆرێ لە جۆرەکان لەسەر تاسەری ئێرانە ئەتوانم بڵێم کار ناکە من لێرەوە مەوێ بە خەڵکی بڵێم احترازاتەکان بەردەوامەوە ناڕزایەتیەکان دژی جمهوری ئیسلامی لە هەموو جارێکی تر زیاتر پەنگی خواردوتەوە و جمهوری ئیسلامیش زیاتر لە هەموو کاتی لە لێواری ڕووخانی خۆیەتی جارێکتر سپاس بۆ تۆ هاوڕێ فەریدون لە بەشداریت لەم بەرنامێ سپاس بۆ تۆ بینەران عادێدیش کە سەریانمان نێشان زۆر سپاسمەیە بۆ هەموو بینەرانی خۆشەویست کە تاوەکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بوون بەرنامەی ڕامانمان پێشکەشکردن تاوەکو بەرنامەیەکی تر کاتێکی باش کاتێکی خۆش بۆ هەموو لایەک